بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. خۆشەویستان و ئازیزانم، بابەتێک لەو بابەتانەی کە پوختەی مێژووی ئیسلام، ئەو زنجیرە بابەتەی کە پێمان خۆش و بە ئێوەی خۆشەویست ئاشنای بکەین بۆ ئەو کەسانێکەوە تاڵب عیلم و دەیانەوێت خۆیان فێرە مێژووی ئیسلام بکەن، کەوا کەی مێژووی ئیسلام دەست پێ دەکا و لە چ کاتێکیشدا مێژووی ئیسلام کۆتایی پێهات و نەمانی دەسەڵاتی ئیسلامی لە نێو خەلیفەکانی مسلماناندا. دوای ئەوەی دەسەڵاتی ئیسلامی لەلایەن خەلیفە عەباسیەکانەوە وەرگیانگرت لە ئومەویەکان و عەباسیەکان کۆتاییان پێهات لە ساڵی 656 و وهاتنی مەغۆلەکان بۆ شاری بەغدا و داگیرکاریەک و خوێن ڕێشتێکی ئەو شاری بەغدایان زۆربەی شارەکانی تری جیهانی ئیسلامی گرتەوە. سەرەتا پێم خۆشە باسی دەوروبەری پایتەختی ئیسلامی بکەین کە بزانین کە ئایا لە ئەندەنوس لە مصر کێ حکومڕانی بووە. باسی ئەومان کرد کە لە ئەندەنوس گوتمان ئیسپانیا و پورتوگالی ئەو کاتە دەگرێتەوە ئومەویەکان لەوێ بنەماڵەیەکی خۆیان پەرە پێدا و گرنگیان پێدا حکمی ئیسلامی ئەو کاتیان گرتە دەست لە ساڵەکانی 95 تاوەکو 897 کۆچی کە لە ئەندەنوس بنەماڵەی ئومەویەکان دەستیان پێکردەوە لە سەردەمی والیەکانی ئومەوی، دواتر سەردەمی ئیماراتی ئومەویەکاندا هەتاوەکو کەوتنی غەرناتە لە ساڵی 1492 زاینی ئەو کاتە کۆتایی پێهات و کە کۆتا سەرکردەی مسلمانان کە ناوی محەممەدی کوڕی عالی کوڕی سەعد بوو. بۆیە بەڵام لە مصر ئەو کاتە کە فاتیمینیەکان لەوێ بوو و دەسەڵاتی ئیسلامی لەلایەن سڵاحەددینی ئەیوبی کۆتایی هێنا بە دەسەڵاتی فاتیمیەکان و کە ئەوانە نزیکەی 14 فەرمانڕەوا بوون و مەسهەبیان مەسەبێکی شیعە بوون لە ساڵەکانی 297 و 567 کۆچی حکمی ناوچەکانی مسریان کردووە. بابزانین ئایا لێرە بنەماڵەیەک سەر هەڵدەدەن، بنەماڵەیەک دەردەکەون و دەسەڵاتی ئیسلامی دەگوازرێتەوە لە بۆ ناوچەکانی ئاسیای بچووک کە ئەو کاتە عوسمانیەکان لەوێدا سەر هەڵدەدەن و دەسەڵاتی خۆیان بەهێز دەکەن و مسلمانان لە دەوروبەری خۆیان کۆ دەکەنەوە. سەردەمی عوسمانیەکان سەردەمی کۆتا دەسەڵاتی ئیسلامی دەبێت لە جیهاندا. لە ساڵی 687 کۆچی دەست پێ دەکات تاوەکو 1343 کە نزیکەی دەکاتە 636 ساڵێک کە لە ساڵی 1288 زاینی هەتاوەکو ساڵی 1924 زاینی هەتا جەنگی جیهانی یەکەم کۆتایی پێدێ، دەسەڵاتی عوسمانیەکان ئەو کاتە نزیکەی بۆ ماوەی 6 سەدە دەسەڵاتی ئیسلامی دەگرنە دەست. لە کێوە دەسەڵاتی عوسمانیەکان دەست پێ دەکات؟ لە ئورتوغولەوە دەسەڵاتی عوسمانیەکان دەست پێ دەکات و بە کۆتا دەسەڵاتدار کۆتا سوڵتان کۆتایی پێدێت کە ئەویش ناوی عەبدولمەجیدی دووەمە کە لە ساڵی 1924 کۆتایی پێدێت. ژمارەی هەموو سوڵتانەکانی عوسمانی کە مێژونووسان ئاماژەیان پێدا کە دەڵێ 38 سوڵتان یەک لە دوای یەک حکمی دەسەڵاتی وەرگرتیە بۆ بەڕێوەکردنی کاروبارەکانی خۆیان. پێم خۆش لێدە ئاماژەیەک بە نقطەیەکی گرنگ بکەم، ئەویش گەورەترین فتوحات لە ئیسلامدا کە مێژونووسان باسی دەکەین ئەویش ڕزگارکردنی شاری قوستەنتینیە لە سەردەمی عوسمانیەکان دەست پێ دەکات، پشتیوان بەخوای گەورە لە سەردەمی محەممەد فاتحدا باسی دەکەین. بەگشتی باسی ئەو بکەین ئایا ئەو کاتەی دەسەڵاتی عوسمانیەکان حکمی جیهانیان کردووە لەو کاتەدا چەند دەوڵەت لە ژێر دەستیان بوو؟ ئێستا بۆ نمونە بڵێ چەند دەوڵەت دەکات؟ نزیکەی 43 دەوڵەتی ئێستا دەکات کە لە ژێر دەستی دەسەڵاتی عوسمانیەکان بووە. 43 دەوڵەت کە ئێستا بینە پێش چاوی خۆت چ سنوورێکی فراوانی دەسەڵاتی جیهان دەگرێتەوە لە هەرسێک کشوەرەکانی ئاسیا، ئەفریقیا، ئەوروپا دەگرێتەوە. بۆ نمونە رووسیا، ڕۆمانیا، سربیا، سلۆڤاکیا، جۆرجیا، ئۆکرانیا، بولغاریا، ئەرمینیا، نەمسا، قوبرس، مەجەر، فەڵەستین، مەقدۆنیا، ئەو دەسەڵاتانە هەروە ناوچە عەرەبیەکان، شام، دیمەشق، حەلەب، سووریا، عێراق، ئێران، بڕۆ پێدا وەرە دەوڵەتە عەرەبیەکان بەکاملی هەمووی لەژێر دەسەڵاتی عوسمانیەکاندا بوو کە ئەو کاتە حکمیان گرتە دەست و شریعەتێکی ئیسلامی و هەرچەندە باسی ئەوە دەکرێت کە زمانیان تورکە و زمانی تورکی زمانی سەرەکیان بووە، بەڵام لە پاڵ دووەمی زمانی عەرەبی، پاشان زمانی فارسی زمانی سەرەکی ئەم دەوڵەتە بوو. بابزانی ڕەگ و ڕەچەڵەی عوسمانیەکان بۆ چێ دەگەڕێتەوە؟
مێژوسان باسی ئەوە دەکەن کە هۆزێکە بووە لە ناوچەکانی ئاسیای بچووک بە ناوی هۆزی قاپی تورکی کە لە ناوچەکانی ئاسیای بچووکدا لەوەی دانیشتەجێ بوون و پاڵنەر بوون وارووا هۆزێکی تورکی بوون بۆ دژایەتیکردنی ڕۆمەکان و یارمەتیدەری سەلجوقیەکان بوو. کەواتە لێردا ئاماژە بۆی دەکەین کە سەلجوقیەکان بۆ دژایەتیکردنی بێزەنتینیەکان و هاوکاری عوسمانیەکانیان کردێ لەگەڵ مەغۆلەکان. ئەو کاتە کە مەغۆلەکان دەیانویست هێرش بکەنە سەر جیهانی ئیسلامی، بەڵام لێرەدا سەلجوقیەی ڕۆم و لەگەڵ بێزەنتینیەکان، ئەو کاتە بێزەنتینیەکان کە لە ناوچەکانی ئەستەمبۆلی ئێستا دەکا قوستەنتینی ئەو کاتە ڕوبەڕوو یەکتر دەبنەوە و ئەو هۆزە تورکانە لەسەر ناوچە سنوورە ئیسلامیەکان دابوون بۆ بەرگریکردن لە ناوچە ئیسلامیەکان. کەواتە هۆزە تورکەکان هێڵێکی بەرگری گرنگ بوون لە ناوچەکاندا بۆی پارێزگاری لە جیهانی ئیسلامی بکەن. بۆیە دەسەڵاتی سەلجوقیەکان ئەو ناوچانێکە دابووە دەستی ئەگەر بێت و فتوحاتەکان هەرچەندە لە ناوچەی بێزەنتینیەکان بکات، ئەو ناوچانە هەمووی بۆ خۆی دەبێت و بە خۆی بەڕێوەی دەبات. دوای ئەوە دەسەڵاتی سەلجوقیەکان لاواز دەبێت و ئۆرتۆغۆل دەسەڵاتی پێگەی خۆی بەهێز دەکات و دواتر لەلایەن کوڕەکەی بەردی بناغی دەوڵەتی عوسمانیدا دەمەزێت کە ئەویش عوسمانی کوڕی ئۆرتۆغۆلە، کە دەڵێن مێژوسان ئاماژە بۆ دەن کە عوسمانیەکان ناوەکەی بۆ عوسمانی کوڕی ئۆرتۆغۆل دەگەڕێتەوە کە لە ساڵی 1288 یانی خۆت دەسەڵاتیان دامەزران و لە ساڵی 1299 ئەو کاتە بناغەی دەوڵەتی عەباسی عوسمانیەکانیان دامەزران. کەواتە لێرە باسی ئەو دەکرێت نازناوی غازی بە ئۆرتۆغۆلیان بەخشی لەبەرەوەی کەسێکی هەم موجاهید، کەسێکی هەم ئازا، هەم جانگاوەرێکی بەهێز بەرامبەر بە ئەم سەلیبیانە کە هەڵمەتی خاچپەرستیان ئەنجام دەدا بۆ جیهانی ئیسلامی. بۆیە مەسیحیەکان بە خۆیان نازناوی غازیان پێبەخشی بوو کە ئەویش ئۆرتۆغۆل بوو. با بزانین پایتەختی عوسمانیەکان چەند ناوچەیەک لە خۆی دەگرێتەوە. پایتەختەکانیان چەندین ناوچە کە وەکو عاسیمە، وەکو پایتەختی دەوڵەتی عوسمانیەکان بووە، یانی سەهیرمان هەبووە، بۆرسەمان هەیە، ئەدرنەمان هەیە و ئەستەمبۆڵمان هەیە لە دوای فەتەحکردنی هەتاوەکو کۆتایی هاتنی دەسەڵاتی عوسمانیەکان کە لە ساڵی 1453 ئەستەمبۆڵ دەبێتە عاسیمەی عوسمانیەکان هەتاوەکو خلافەت دەڕوخێت و کۆتایی هاتنی خلافەت لە ساڵی 1924. دوای ئەوەی ئۆرغان کە بەردی بناغەکەی دادەمەزرێت و سوپایەکی گرنگ بە ناوی ئینکیشاریەکان دادەمەزرێن بۆ بەرگریکردن، بۆ بەهێزکردنی هۆزە تورکەکان و کۆکردنەوەی هەموو هۆزە تورکەکان لە دەوروبەری خۆیان و دەسەڵاتی عوسمانیەکان فراوان دەبێت. ئەو کاتە ترسێکی بەهێز دروست دەکەن بەرامبەر بە ئەوروپیەکان. بۆیە ئەوروپیەکان لێرەدا ترسیان لێ نیشت بەرامبەر بە عوسمانیەکان. و لە سەردەمی مڕادی یەکەم کە ناوچەکانی سربیا، بولغاریا ملکەتی خۆیان بۆ دەسەڵاتی عوسمانیەکان ملکەت کردووە، ڕێکەوتنامەیان لەگەڵ کردووە، سەرانەیان دەدا بە دەوڵەتی عوسمانیەکان و هەروە دواتر شەڕێکی بەهێز نێوان عوسمانیەکان و سربیا ڕوودەدات کە لە ساڵی 791 کۆچی، بەڵام بەسەرکەوتنی عوسمانیەکان کۆتاییان پێدێت. خۆشەویستانم، کەوانەیەک لێرە پێم خۆشە باسی ئەوە بکەم دەسەڵاتی عوسمانیەکان زۆر فراوانە، بەڵام ئێمە دەمانەوێت بە پوختی باسی دامەزراندنی ئەم دەوڵەتە بەهێزە و هەروەها سەردەمی زێڕینی ئەم دەوڵەتە و هەروەها کەوتنی ئەم دەوڵەتە. ناتوانین لە ماوەیەکی کورتی 20 دقەی و نیو سەعاتی باسی دەوڵەتێکی فراوانی عوسمانیەکان بکەین کە دەسەڵاتی ئیسلامیان گرتۆتە دەست لە ماوەیەکی کوورتدا. بۆیە پێم خۆشە لێرە تەنها خوڵاسە بە کورتی و پوختی باسی سیستەمەکەیان بکەین و باسی دامەزراندنیان بکەین کە چۆن ئەم هۆزانە کۆبوونە و دامەزران و دەسەڵاتی ئیسلامیان فراوان کرد بەرەو ناوچەکانی تری ئەوروپا. خاڵێکی تر لە خاڵەکان سەردەمی بایەزید کە ئەو کاتە تەیمورلەنگ لە بەرامبەر بایەزید وەکو سەرکردەیەک بوون و ڕوبەڕووی یەکتری دەبنەوە و تەیمورلەنگ کە یەکێکە لە سەرکردە مەغۆلەکان کە ڕوبەڕووی هێرشی یەکتری دەبنەوە. بایەزید ئەو کاتە گەمار و شاری قوستەنتینیەی دەدا. بۆیە لێرەدا دەبینین ئەم خاڵە بەبیر خۆمان دێنینەوە فەتەحکردنی قوستەنتینیا یەکێکە لە خاڵ هەرە گرنگەکان. هەموو جیهانی ئیسلامی ئەو کاتە دەویست ئەو سەرکردە ئیسلامی دەویست ئەمە بگرێتە ئەستۆی خۆی کە ئەم شەرەفە گەورەی پێغەمبەری خوای پێ بەخشێ کە باشترین سەرکردە، باشترین سوپا ئەو سوپا بێت کە فەتحی ئەستەمبۆڵ دەکات، کە فەتحی قوستەنتینیە دەکات و جیهانی ئیسلامی ڕزگار دەکات. چونکە ئەمانە هەتا ئەم مەسیحیانە لەم بەرەدا بن،
بەردەوام مەترسی دەبێت لەسەر سنووری دەسەڵاتی ئیسلامی. ئەگەر بێت و لەم ئاوانە نەپەڕنەوە بۆ ئەستەمبۆڵ، ئەوە بەردەوام هەڵمەتی سەڵیبی یاخود هێرشەکانی خاچپەرستەکان بەردەوام دەبێت بەرەو ڕووی دەسەڵاتی ئیسلامیەکان. بۆیە بەردەوام بایەزیدی شاوڵی دەدا گەمارویەکی توندی خستە سەر قوستەنتینیا، بەڵام نەیتوانی گەڕایەوە. بابزانین کەسایەتیەکی بەهێز لە دوای بایەزید، محەممەدی کوڕی بایەزید کە دێتە سەر دەسەڵات کە بەناوی محەممەدی فاتح. ئەم سەرکردە بەهێزە سەرکردە زانایان زۆر لە وەسفی دوامکەوە کەسێکی شاعیر بووە، کەسێک بووە زمانی عەرەبی باش زانیوە، کەسێک بۆ قورئانی پیرۆزی لەبەر بووە، کەسێک بووە لە فەرموودەدا شارەزاوە، کەسێک بووە لە فقە شارەزاوە، کەسێک بووە خزمەتی زۆری زانایانی کردووە، کەسێک بۆ نزیکەی 300 مزگەوت دروست دەکات لە شاری ئەستەمبۆڵ، کەسێکە گرنگی بە پەیمانگا دەدات، کەسێکە گرنگی بە نووسینەوە وەرجێڕان دەدات، وە کتێبەکانی زانایانی ئیسلامی وەرجێڕایتە سەر زمانی تورکی ئەو کاتە، کتێبە پزیشکەکانی زەهراوی وەرجێڕای. کەواتە لێرەدا دەبینی لە سەردەمی محەممەد فاتح خودای گەورە لێ ڕازی بێت کە هەوڵی دەدا بناغی ئیسلامی واتە بنەمایە شەرعەکانی ئیسلام زیندوو بکاتەوە، چاکسازیە گرنگەکان بکات بۆ ئەوەی پایتەختێکی بەهێز دروست بکات کە ئەو کاتە سەردەمی بەهێزی دەسەڵاتی ئیسلامی دووبارە بنیاد بنێتەوە کە داڕوخانی بەخۆی دیتی بوو، شپڕزەی دروست بوو لە نێوان موسڵمانەکان و چەندین بنەماڵە و مینیشینی سەر بەخۆرا بوو، هەر کەسە لە ڕاستە خۆی حکمی جیهانی دەکرد. بەڵام لێرەدا محەممەد فاتح توانی دەسەڵاتی ئیسلامی هەمووی بەهێز بکاتەوە بەوەی پلانێکی دانا بۆ ڕزگارکردنی یاخود پیلانێکی دانا یاخود پلانێکی دانا بۆ ئەوەی شاری قوستەنتینی ڕزگار بکات و فەتحی ئەم شارە بکات و شەڕەفی ئەوە بەدەست بهێنێت کە بەبەر فەرمودەی پێغەمبەری خوا بکرد کە ئەم شارە ڕزگار بکات لە ساڵی 1453 زاهینی دەچێتە ناو شارەکە و هەموو قەڵایەکان ڕزگار دەکات و بە ڕێگای دەریایی و بە ڕێگای وشکانیەکاندا خوتەیەکی وا بەکاردێنێت کە هەرگیز مەسیحەکان فکریان بۆ ئەم خوتانە دەت و گواستنەوەی کەشتەکان بەسەر ڕێگای وشکانیەکان لەم گەروە لە بۆ گەروەیەکی تر بۆ ئەوەی شارەکە ڕزگار بکات و ئەو قەڵایە بەهێزانێکە مەسیحیەکانی ئەو کاتە دروستیان کردبوو وەکو قەڵایەکی بەهێز و زنجیرێکی پۆڵان. ئێستا ئەگەر بچی سێریەکی ئەم گەروانە بکەیت چەندین زنجیری بەهێزی ئەو کاتە ماوە کە دەبینی سوڵتان محەممەد فاتح بەهۆی پلانەکانی توانی ئەم شارە ڕزگار بکات و جیهانی ئیسلامی ئیسراحەت بکات لەم بەرەوە توانی ئەم شەڕەفە گەورەیە بەدەست بێنێت کە محەممەد فاتح و سەرکردەی بەهێزی ئیسلام توانی بۆ ماوەی نزیکەی 30 ساڵ حکمی ئیسلام بگات و تەمەنی تەنها دەگاتە 55 ساڵی کۆچی دوایی دەکات و حوتەمین سوڵتانی عوسمانیەکانە محەممەد فاتح. بۆیە مێژومسان زۆر باسی ئەم کەسایەتی دەکەن کە گرنگیدان بە زانست و زانیاری بە مزگەوت و بە پەیمانگاکان و هەروە دروستکردنی کەشتیگەلی دەریایی و لە بۆ ئەوەی بتوانێت ئەم ئامانجە گەورەی کە موسڵمانەکان هەیان بوو لە سەردەمی محەممەد فاتح بیپێکن و ئامادە باشی خۆیان تێدا بتەسپێن و پەنجەی مۆری خۆی لە دنیای ئیسلامی و لە مێژووی ئیسلامیدا دیاری بکات و مێژوویەکی بەهێز و سەرکەوتی بۆ خۆی تۆمار کرد کە ئێستا وەکو ئێمەی موسڵمانان شەڕەف و شەڕەفمەندین بەم سەرکردەیە. و هەروە ئەو کاتە کە شاری قوستەنتینی ڕزگار کرد یەکسەر ناوەکە بۆ ئیسلامبۆڵ کە ئێستا ئەستەمبۆڵی ئێستایە. بۆیە ئەو کاتە ناوی لێ دەنێن ئیسلامبۆڵ، بەڵام دواتر کە ناوەکە دەگۆڕدێت و دەبتە ئەستەمبۆڵ. سەردەمێکی تر سەردەمی بەهێزی عوسمانیەکان کە ئەوی سوڵتان سەلیمی یەکەم. هەتاوەکو سەردەمی سوڵتان سەلیمی یەکەم فتوحاتەکان زۆربەی ناوچەکانی ئەوروپای گرتوتەوە و دیارە لێرە سربیا، بولغاریا، ناوچەکانی باڵقان ترسێکی زۆریان لە سەردەمی عوسمانیەکاندا لێ نیشت بوو. بەڵام لێرەدا بایەزید سیاسەتێکی خۆی ئاراستەی ڕۆژئاوا گۆڕی بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات. لەبەرچی بۆچی ئاراستەی ناوچەکانی ئەوروپا کە سوپایەکان و سەرکردەکان و هێرشەکانی و بەرەو ناوچەکانی ئەوروپا بوو ئاراستەکەی گۆڕی بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات؟ دەڵێن لەبەر ئەوەی ئەو کاتە دەوڵەتێک بە دیارکەت کە ناوی دەوڵەتی سەفەویەکان بوو، دەوڵەتێکی شیعە مەزهەب بوون کە لە ناوچەکانی ئێراندا سەری هەڵدا و کە شا ئیسماعیلی سەفەوی لە ساڵی 1501 زاینی بەردی بناغی دەوڵەتی سەفەویەکان دادەمەزرێت و هەڵدەستێت دەست دەکات بە داگیرکاری ناوچەکان و دەیەوێت
دەسەڵاتی عوسمانیەکان لە ناوچەکانی ڕۆژهەڵات بەرتەسب بکاتەوە و دێ ناوچەکانی بەغداد داگیر دەکات و بەسڕا داگیر دەکات. بەڵام لێرەدا سوڵتانی عوسمانی کە ئەوانە سونە مەسەب بوون بە یارمەتی کوردەکان توانیان لە شەڕی چاڵدێران لە ساڵ 1514 توانیان سەرکەون بەسەر سوڵتان سەلیم، توانی سەرکەوت بەسەر شاه ئیسماعیلی سەفەوی و توانی پایتەختەکەشی کە ناوی شاری تەبرێز بداگیر بکاتەوە. شاه ئیسماعیل لەم شەڕەدا بە برینداری ڕادەکات و شاری تەبرێز بەجێ دێڵێت و ڕادەکات. بۆیە لێرەدا ئاراستەی سوڵتان بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات بۆ ئەوەی مەترسیەکانی ڕێگایە بازرگانیەکانی نێوان ڕۆژهەڵات و ڕۆژهەڵات کەوتە مەترسی، بۆیە هەستا بەربەستانی ڕێکەوتنامە لەگە دەوڵەتە ئەوروپیەکان و هاتن بەرەو ناوچەکانی ڕۆژهەڵات و کۆنتڕۆلکردنی ناوچەکانی ڕۆژهەڵات بۆ ئەوەی دەسەڵاتەکەی خۆی بەهێزکات. دوای ئەوەی سەرکەوت بەسەر ناوچەکان و ڕووی کردە ناوچەیەکی ترکە ئەویش ناوچەکانی دیمەشق، شام، حەلەب ئەوانەی کۆنتڕۆل کرد بۆ ئەوەی پێگەی خۆی بەهێزکات لە ناوچە عەرەبیەکان و فەتحی ئەو ناوچانە دووبارە بکاتەوە و دەسەڵاتی ئیسلامی کۆنتڕۆل بکاتەوە. دەچێتەوە ناوچەکانی مەسر کە ئەو کاتە مەمالیکەکان لێ بوون لە شەڕێکدا کە بە شەڕی مەرزدابقیان شەڕی ڕیدانی ئەم شەڕەمانەیە لەگەڵ مەمالیکەکان لە ساڵ 1517 کە تومانبای ڕادەکات و دەسەڵاتی عوسمانیەکان دەگاتە شاری مسر و لەوێدا کۆتا خەلیفەی عەباسی پاشمای عەباسیەکان لە شاری مسر دەبێت کە ناوی محەممەدی کوڕی متەوەکیلە، لەوێ لە شاری مسر دەبێت و لەوێدا دەسەڵات و نیشانەی خلافەتی پێشکەشی سوڵتان سەلیم دەکات کە لە ماوەی 8 ساڵ دەتوانی ئەو هەموو فراوانخوازی بکات و ناوچە عەرەبیەکانی شەمووی بۆ خۆی کۆنتڕۆل بکات و نازناوی خەلیفەیان پێبەخشی کەواتە لە سەردەمی سوڵتان سەلیمەوە نازناوی خلافەت درا دەوڵەتی عوسمانیەکان و هەروە نازناوی ئەویان پێبەخشی کە بە پارێزەری شوێنە پیرۆزەکان ناسرا لەبەر ئەوەی هەستا شەریفی مەکە ئەو کاتە کلیلەکانی مەکە و واتە کلیلی کەعبەی پیرۆزی بەخشیە سوڵتان و کۆنتڕۆلکردنی ناوچەکانی حیجاز کە پارێزەرەکەیان کەوتەوە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان و ئەوان بەڵێنی پارێزگاریکردنیاندا بە هەموو ناوچەکانی ئیسلامی. پێم خۆشە ئاماژە بە یەک نوقتە بکەم باسی ئەو بکەین کە ئایا ئەو هەموو کەسە کە دەیانەوێت ژەهرێک فرێدن بۆ ناو دەوڵەتی عوسمانی و دەیانەوێت شوبهە دروست بکەن لەسەر مێژووی دەوڵەتی عوسمانیەکان و ئێمە ناڵێین هەمویان کەسانی چاک بوونە، هەموو هەر هەشت سوڵتانەکە هەر هەشت فەرمانڕەوای عوسمانیەکان کەسانی چاک بوونە، نەخێر، بەڵکو هەر کەسێک تاوانی خۆی لەبارە خۆیتی، بەڵام کەسایەتی بەهێز، کەسایەتی ئازایان تێدا بووە، کەسایەتی مجاهید و غەزاکەر و تێدا دەرکەوتووە. بۆیە دواتر ئەلمانیەکان دێن فلیمیان لەسەر دەردەکەن و دەیانەوێت ژەهر فرێدەنە ناو مێژووی دەوڵەتی عوسمانیەکان. فەرمون بڕۆن بگەڕێن بەناو خوێندنەوەی مێژووی دەوڵەتی عوسمانیەکان بزانین ئایا عوسمانیەکان بەم شێوازە بوون کە ئەوان فلیمیان لەسەر دەرینە، فلیمی بەناوی سوڵتانیەکان، فلیمی بەناوی عوسمانی کوڕی ئۆرتۆغۆل، ئەو هەموو بێئەدەبی و بێئەخلاقی بەناو فلیمەکاندا کە دەریان هینایە بەناوی عوسمانیەکان و ناو کۆشکدا، ئایا ئەمە ئەسڵ و ئەساسی هەیە؟ فەرمون بڕۆن بگەڕێن بەناو مێژوو دەسەڵاتی عوسمانیەکاندا بزانین ئایا ئەوها بوونە. بۆیە خۆشەویستان ئاگادار بن، ئەلمانیە دەوێت ژەهرێک فرێ بدا لە نێو ئەم فلیماندا کە بیگوازنەوە بۆ ملەتی کوردی ئێمە، بیگوازنەوە بۆ ملەتانی تر کە ئایا عوسمانیەکان مێژوویەکی ناشرینیانە. نەخێر، عوسمانیەکان مێژوویەکی جوانیان بۆ خۆیان تۆمار کردیە هەتاوەکو بەڕێزترین سەردەم کە سەردەمی سوڵتان سلێمانی قانونی. سوڵتان سلێمانی قانونی کە درێژترین ماوەی فەرمانڕەوایەتی دەسەڵاتی عوسمانیەکان دادەنرێت لە ماوەی 46 ساڵدا. لە ماوەی 46 ساڵدا حکمی فەرمانڕەوای عوسمانیەکان دەگرێتە ئەستۆ و کەسایەتیەکی بێز. بۆیە نازناوی قانونیان لێنە، چونکە کەسێک بۆ هەمیشە قانونی پاراستوە و یاسای داڕێژی و ئەو یاسایانەش لە تەواوی دەسەڵاتی ئەو ناوچانێکەوە لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکان بووە کاری پێدەکرا و ئەو یاسانەی دەمێتەوە تاوەکو کۆتاییەکانی سەدەی هەژدا کار بە یاسایەکانی سوڵتان سلێمانی قانونی دەکرێت و سەردەمی سوڵتان سلێمان دەسەڵاتی ئیسلامی دەگاتە ڤێننا کە شارەکانی ڤێننا هەموو ڕزگار دەکات و گەمارۆی دەدات
بەڵام بۆی وەرزی زستانی و سەرمادا ئەم گەماروی لەسەر شاری ڤێنە هەڵدەگرێت و دەگەرێتەوە لە ساڵی 1529 زاینی و چەندین مزگەوتی گەورەی دروست کرد سوڵتان سلێمانی قانونی و خزمەتێکی زۆری پەیمانگا و زانکۆکانی یاخۆت کە زانکۆی ئەو کاتە مەقسەدماوەی ئەو پەیمانگایانەیە بۆ زانستە شەرعیەکان لە خزمەتدا بوون ئەو مزگەوتانی تێدا دەرسە دینیەکانیان تێدا دەخیندرا بۆیە ئەم قانونانەی سوڵتان سلێمان دەمێنێتەوە تاوکو کۆتایی هاتنی دەسەڵاتی عوسمانیەکان و فەڕەنسیەکان بەخۆیان نازناوی سوڵتانی مەزنیان پێبەخشیوە فەڕەنسیەکان هەر بەخۆیان نازناوی سوڵتانی مەزنیان بە سوڵتان سلێمانی قانونی بەخشیوە و هەروە لە ڕۆژهەڵات دووبارە گەڕانەوەی سوپای سەفەویەکان کە بە سەرکردایەتی شاه تەحماسب کە دەگەڕێنەوە ناوچەکانی بەغدا و بەسڕە داگیر دەکەنەوە دووبارە سوڵتان سلێمانی قانونی بەخۆی بە سوپاکەی و دێتە ناو شاری عێراق و شاری بەغدا دووبارە کۆنتڕۆڵ دەکات و بەسڕا کۆنتڕۆڵ دەکاتەوە لە ساڵی 1534 زانیکە لە ناوەڕاستی سەدەی 16 دواتریش دەگەڕێتەوە ئەستەمبۆڵ کۆنتڕۆلکردنی ناوچەکانی تونس و تەڕابلوس و هەروە سوڵتان سلێمانی قانونی دەیویست ئیسپانیا کۆنتڕۆل بکاتەوە لە ڕێگای دوو کەشتیوانی دوو برای بەهێز ئەو کاتە کە سەرکردایەتی کەشتیگەلی دەریای عوسمانیەکانیان دەکرد چەندی فلیمیشان لەسەر دەریناوە لەوانە بەربەڕۆز خەیڕەدین بەربەڕۆسا یاخود عروج کە دوو برای بەهێز بوونە لە ڕووی کەشتیگەلی دەریاییەوە کە ڕۆڵێکی گرنگیان بینیوە لە ڕزگارکردنی موسڵمانەکان لە دژایەتیکردنی ئیسپانیەکان و بۆیە پێم خۆش ئێوەش لەم زنجیرە بابەتەوە بڕۆنە ناو ژیانی خەیڕەدین بەربەڕۆسا و عروج کە دوو سەرکردەی دەریاوانی عوسمانیەکان بوون لە دەریایەکاندا توانیان خەڵکێکی زۆری موسڵمان ڕزگار بکەن لە ژێردەستی ئەم خاسپەرستانە بۆیە سوڵتان سلێمانی قانونی کەسایەتیەکی بەهێزی لە نێو مێژووی ئیسلام دوای سوڵتان سلێمانی قانونی کە سەردەمی بەهێزی عوسمانیەکان ئەو کاتە لە لوتکەدا بوون بەرەو کۆتایی هاتن و بەرەو لاوازیدا ڕووی تێدەکات ئەمەش بۆی هاتنی چەندین سوڵتانی بەهێز و بێدەسەڵات هەروە ڕۆلی ئینتیشاریەکان لە دانان و گۆڕنی سوڵتانەکاندا کە سەردەمی لاوازی عوسمانیەکان لە سەدەی 1970 دەست پێ دەکات و بەرەو شۆڕبوونە بزانین ئایا هۆکاری لاوازبوونی عوسمانیەکان بۆ چەند خاڵێک دەگەڕێتەوە یەکەم زیادبوونی ئەو هەموو بزوتنەوە ڕزگاری خوازانی ناوچەکان کە سەریان هەڵدا و لە شارەکاندا هەروە ڕاپەڕینەکان ئەو هەموو ڕاپەڕینەی لە ناوچەکاندا سەریان هەڵدا کە ئەو کاتە ناوچەیەکی زۆریان لە ژێردەستدا بوو نەیان دەتوانیت کۆنتترۆلی بکەن و خاڵێکی تر لە خاڵەکان گەندەڵی لە ناو دەوڵەتی عوسمانی سەری هەڵدا و هەروەها پاشان کاریگەربوون بە سیستەمی ئەوروپا ئەو کاتە ڕۆڵێکی گرنگیان بینی بەریتانیەکان و فەڕەنسیەکاندا و لە هاندانی خەڵک بۆ دژایەتیکردنی دەسەڵاتی عوسمانیەکان و لێرەدا پێم خۆشە باسیەوە بکەین دەوڵەتی رووسیا لەو کاتە دەرکەوت کەسایەتی یاخود دەتوانین بڵێن دەوڵەتی رووسیا ڕۆڵێکی گرنگی بینی لە بەلاوازبوونی دەوڵەتی عوسمانیەکان و دەسەڵاتی عوسمانیەکان بەرەو لاوازی و نەماندا ڕۆیەوە ناوچەکانی کە لە ژێردەستیاندا بوو کەوتەوە ژێردەسی رووسیا یاخود رووسیا و بەریتانیەکان و فەڕەنسیەکان لێردا هاتنی فەڕەنسا بۆ ناوچەکانی مسر کەو کاتە مسریان داگیر کرد لە سەردەمی ناپلیۆن بە ناوی ئازادی بە ناوی هاتنەکەەوە گەلی مسر ڕزگار بکەن لە ساڵی 1798 زاینی کە دەیانەوێت مسریان داگیر کرد بە ناوی ڕزگاریکردن کە ئێستاش ئەم شعارە بەردەوامە لە ناو وڵاتە دەوڵەتە زلهێزەکان کە بە ناوی ڕزگاری خواست دێنە ناوچەکان و بە ناوی دیموکراسیت دێنە ناو شارەکان و دەوڵەتەکان بەڵام هەرچی سەرۆت و سامانی ئەم وڵاتە هەیە دەیبەن و دەیدۆشن وڵاتەکە هیچ شک دەکەنەوە هەروەکوی ئەوی بینیمان لە کە بەسەر عێراقی ئێستادا هاتووە دەرکەوتنی بەریتانی وەکو دەوڵەتێکی زلهێزی ئەو کاتە و دەستگرتن بەسەر ناوچەکان و کۆنتڕۆلکردنی ناوچەکانی عێراق و هاتنیان بەرەو ناوچەکانی عێراق و دەوڵەتەکانی تریکە کەوتەوە ژێردەسەڵاتی خۆی و فەڕەنسا هات جەزائیریشی داگیر کرد و کە ئەمانە دەبینی و ناوچەکانی باڵقان کەوتەوە ژێردەسەڵاتی رووسیا کە فەڕەنسا ها جەزائیری کرد لە ساڵی 1830 ئەمانە هەموو وایکە کە دەسەڵاتی عوسمانیەکان لاواز بێت لێردا عوسمانەکان پێویست بوو ئەو سوڵتانێکە دێتە سەردەسەڵات کۆمەڵێک چاکسازی بکات بۆ ئەوی کاروبارەکانی خۆی بەرەو پێشەوە با لەوانە سوڵتان مەحموودی دووەم کە کۆمەڵێک چاکسازی ئەنجامدا لە پاشەوی سوڵتان عەبدولمەجیدی یەکەم کۆمەڵێک یاسای دەرکرد و بە ناوی مافی مەسیحەکان و کەوا بۆ لە ژێر فشارێکی زۆرەوە کە مافی مەسیحیەکانی دا و لە ژێر فشاری دەوڵەتەکانی
بریتانیا یاخود فەڕەنسا بۆ ئەوەی دژایەتی رووسای پێ بکەن یان ئەوەتە لێرەدا بەریتانیا هاوکاری عوسمانەکانی دەکرد بۆ ئەوەی لە رووسیا بدات لێرەدا دەبین کۆمەڵێک پلانی استراتیژی نێودەوڵەتی هەیە بۆ ژنەمانی دەسەڵاتی ئیسلامی عوسمانیەکان و لێرەدا سوڵتانەکان دەیانەوێت دووبارە دەسەڵاتی ئیسلامی زیندوو بکەن ئەمەش لە ڕێگای پرۆژێک بە ناوی پرۆژەی جامیعەی ئیسلامی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم. لێرەدا پێم خۆشە باسی ئەو بکەم فەڵەستین خاڵێکی گرنگە لە مێژووی دەوڵەتی عوسمانیەکان و لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی دووەم. لێرەدا فەڵەستیەکان بە یارمەتی بەریتانیەکان و سەهیۆنیەت یاخود ماسۆنیەت ئەو کاتە دەیانویست دەوڵەتێکی جوولەکە ئیسرائیلی لە ناوچەکانی فەڵەستین دروست بکەن و هەرچی جوولەکانی جیهان هەیە لەوێدا کۆیان بکەن و بانگەوازیان کرد بەرەو ناوچەکان بۆ ئەوەی هەرچی جوولەکەی بێنە ناوچەکان و لەوێدا زەویان پێ بفرۆشن زەویان بدەنێ بەڵام لێرەدا ڕۆلی سوڵتان عەبدولحەمید دووەم ڕۆڵێکی گرنگ دەبینێ کە لە بەرامبەر پارەشدا تەنازوع نەکە کە ئەو کاتە دەوڵەتی عوسمانی زۆر پێویستی بە پارە لە ڕووی داراییەوە ڕووخاو بەڵام لێرەدا سوڵتان عەبدولحەمیدی دووەم باسی ئەوە دەکا درێ ئەمە یەک بستە زەوی فەڵەستین نافرۆشین بۆ فرۆشتن نییە و نابێت زەویان بەناو بکەن و ئەگەر هاتنە ناوش بۆ ماوەیەکی کەمی 30 ڕۆژی پاشمانگێک دەبێت شارەکە چۆر بکەن بۆ سەردانکردن ئیزنێ بەڵام ئەمە نابێتە ڕێگر لە هاتنی جوولەکەکان بۆ ئەم شارە و چونکە بەریتانیەکان و یارمەتی جوولەکەکانیان دەدا بۆ ئەوەی دروستکردنی دەوڵەتێک و ئێستا ئەمریکا هەمیشە پاڵپشتی ئیسرائیلیت دەکات کە دژی مسلمانەکان بۆ ئەوەی پێگەی خۆیان بەهێز بکەن لەم ناوچانەدا. دوێە سوڵتان عەبدولحەمید هەوڵیدا خلافەتی ئیسلامی دووبارە زیندوو بکاتەوە و نازناوی ئیسلامی بۆ خۆی دانا بەوانە بۆ ئەوەی پێگەی خۆی بێزکات بە ناوی خادیم الحەرەمەین و هەروە ئەمیری بڕواداران و هەروە هێڵی ئاستی دروستکرد لە بۆ ناوچەکانی حیجاز بۆ ئەوەی ڕێگای هاتوچێکردنی حاجیان ئاسان بکات و لێرەدا دەبینی کۆمەڵێک لەم سەردەما حیزبەکان بە دیار دەکەون. ئەم حیزبانە کەوا دەکات پێگەی دەسەڵاتی عوسمانیەکان لاواز بێت و هەروە کاریگەربوون بە سیستەمی ئەلمانیەتی ئەوروپا و کاریگەربوون بە دەستورەکانی فەڕەنسا و بەریتانیا کە ئەو کاتە ئیتیحادی تەرەقیەکان دەردەکەون کەسانی بەناو ڕۆشنبیر و کە مستەفا کەمال ئەتاتورک و چەندین کەسایەتی تر دەردەکەون. لێرەدا خاڵێکی گرنگ بەهۆی لاوازی دەوڵەتی عوسمانیەکان ئەویش لە دوای جەنگی جیهانی یەکەم کە لە ساڵی 1940 پاش ئەوەی سوڵتانی عوسمانیەکان دەچێتە بەرەیەکی جەنگ لە پاڵ دەوڵەتی ئەڵمانیا و نەمسا دەبێت هاوپەیمان و دژی بەرەیەکی ترکە بەرەی بەریتانیا و فەڕەنسا و رووسایە لە بەرامبەردا لە جەنگی جیهانی شکست دێنێت و دەسەڵاتی عوسمانیەکان تەواو بەرەو لاوازی و کۆمەڵێک ناوچەی لە دەستدا لە دوای جەنگی جیهانی یەکەم و دواتر دەرکەوتنی کەسایەتێک بە ناوی مستەفا کەمال ئەتاتورک کە لە ساڵی 1923 کەسایەتیەک لە ناوچەکانی یۆنان و هەروەها بەهێزبوونەوەی تورکەکان و زیاتر ڕەگەزپەرستی ئەو کاتە دووبارە سەر هەڵدەدات و دەنا هەتاوەکو سەردەمی تورکەکان و کەمالیەکان ئەو کاتە ڕەگەزپەرستی نەبوو بەڵکو هەموو هەوڵێکی عوسمانیەکان بۆ بەرزکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام و جیهانی ئیسلامی بوو نەک بەناو ڕەگەزی تورک و ڕەگەزپەرستی بێت. وا دیارە کاریگەربوون بە سیستەمی ئەو کاتی ئەوروپا و دەستور و وەدانانی پەرلەمان ئەم بەناو ڕۆشنبیرانەی ئەوروپا لە 3 ئازاری ساڵی 1924 خەلیفەکان کۆتا خەلیفی عوسمانیەکان کۆتایی پێدێت و کە دەسەڵاتی عوسمانیەکان بوو کە سەردەمی عەبدولمەجیدی دووەم. لە کۆتاییدا پێم خۆشە ئەمە کورتە و پوختەی مێژووی دەسەڵاتی عوسمانیەکان بوو و باسی ئەو بکەین کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون. واتە عزت و دەسەڵات و پایداری هەر شایستەی خوا و پێغەمبەر و ئیماندارانە بۆیە بێ ئومێد مەبن دووبارە مسلمانەکان ئومەتێک چاوەڕێی دروستبوونی ئەم سەرکردە ئیسلامیانە دەکاتەوە و مێژوش خۆی دووبارە دەکاتەوە چونکە سونەتی خوای گەورە وە لەم ژیان دووبارە دەبێتەوە واتە مێژوو خۆی دووبار دەکاتەوە بەڵام لە کاتێکی جیاواز بۆیە پێویستە هەموو مسلمانێک خۆی ئامادە بکات بۆ ئەوەی دەرفەتێک هەلێک بڕخسێت و خۆی شارەزا بکات لە مێژووی ئیسلام هەروەکو خوای گەورە لە سوورەتی حەشرا دەفەرمێت فاعتبروا یا ئولی الأبصار ئەی خاوەن بیر و هۆشەکان ئەو کەسانێکەوە دووربینن ژیرن پند و ئامۆژگاری وەربگرن لەو ڕووداوانێکەوە بەسەرتان دادێت بۆیە
پێویستە ئێمەش پندوانە لە مێژووی دەسەڵاتدارانی ئیسلامی پێشە خۆمان وەربگرین. هیوادارم توانی بێتم سوودێکم بە ئێوەی خۆشەویست گەیان دەبێت بە ناوی زنجیرەی پوختەی مێژووی ئیسلام. السلام عليكم ورحمة الله وبركاته.